بەڵێ سپاسێوەرە هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاش ڕەنگینەکەی کورسات و بەرنامەکەی خۆتان کاوان تاکەوان سپاس بۆ هاوکارانم لە ستۆدیۆ کە ئەم بەشی بەرنامەکە بۆ منیان سپارت بۆی کە لە خزمەتتانە ئارزی ئەم بابەتە بکەم. بیرتان بێت کە هەموو ژیانی مرۆڤ لە نێوان دوو کەوانایە، هەروەک چۆن مانگی ڕەمەزانی لە نێوان دوو کەوانەیە، هەوڵ بین کە ژیانی خۆمان لە نێوانی دوو کەوانەکەیە بە ڕێز و خۆشەویستی پڕ بکەینەوە. ئەم یاوارە باز لە سوودەکانی پیادەڕەویەکەین، من کە بەدەستمە بریتێ لە سوودەکانی پیادەڕەوی، بەڵام پێشەوەی کە دەست بەوە بکەین کە باسی بکەین کە چۆنە پیادەڕەویشێک لە وەرزشانی کە زۆر ئاسانە و زۆر هەرزانە و پێویستی بە هیچ شتێک نییە جگەلەوەی کە ئیرادەت هەبێت. ئەتوانیت بیتە شوێنی شۆک و ئێرە سەوزایی کە هەموو شارەکانی ئەمە سپاس بۆخوا بەم شێوەیە سەوزایی زۆری لێە، ئەشتوانی بەسەر شەقامێک بڕۆیت. باشترین کات بۆ پیادەڕەویکردن لە مانگی ڕەمەزانە بریتێ لەو کاتێک کە پێش بەربانگە بە نیو سعات تا سعاتێک باشترین کاتە بۆ پیادەڕەوی، چونکە لەشت ئەو وزەی کە هەیەی تر لە وزەی خەزنکراو بەکارهێنێت، جاتجای بتێ کێشت داوازێنی یان بۆ تەندروستی دڵت بێ یان بۆ پاراستن بێت لە بەرزەفشاری خوێن و لە جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ. بۆ پیادەڕەوی پێویستان بەوە هەیە کە بەگوڵاو بێ لە ڕووتانە جووتێک پێڵاوی باشتان هەبێت. پێڵاوەکان بۆی کە بتوانی بە ئاسانی هەڵی بژێریت بە گوڵاو بێتیسان لە ڕووتانە، ئەم پێڵاوانە یەکێکە لە پێڵاوە باشەکان. زۆر کەس ئەڵێت من حەزم لە پێڵاوی سوکەڵەیە یا پێڵاوێک نوێ بنەکەی تەنک بێ، باشترە پێڵاو بەتایبەت ئالم مەسافەیە تۆزێک بنی هەبێت. ئەم بنە بۆچی باشە؟ ئەم بنە بۆ ئەو باشە کە لە دوور و درێژی پیادەڕەوەکە تووشی ئازاری پشت نەبیت و ئازاری ئەژنۆش کەمەکاتەوە. ئەمە یەک دوو. بەڵام ئاگاتان لەوە بێ ئەم بنی پێڵاوانە وەکو تاڵی سیارەوەیە، بەگوڵاو بێ لە ڕووتانە ئەمجارەش تای سیارە کە تۆ ماوەیەک بەکاری هێنی، ماوەیەک لەسەری ئەڕۆیت تایەکە وردە ئەڕوات، ئەو کاتە کەڵکی بەکارهێنانی کەمترە بێتەوە، وەکو تایی نوێ نابێ، وەکو تای تازە نابێ. لەبەرەوەش ئەو پێڵاوانی کە ئەیکڕن هەتا ئەتوان هەوڵ بن یان پێڵاوەکان با تازە بێ بۆ وەرزشکردن، یاخود پێڵاوێک بێ کەم بەکار هاتبێ. بۆ لەبەرەوەکو پێم وتن ئەم بنە ئەڕوات و سوودی نابێت لە بەکارهێنانە. بەڵێ ئەزانم لە دەستی دوو بە نرخی زۆر گونجاو پێڵاو هەیە، بەڵام هەوڵ بن لەوێشە پێڵاو هەیە زۆر بەکار هاتوو، پێڵاو هەیە کەم بەکار هاتوو، پێڵاوانە بکڕن کە کەم بەکار هاتووە. لەبەر وەک پێم وتن ئەوەی باشەکە پێڵاوەکان لە نرخە هەرزانن، بڵین وەرزشەکە بۆ خۆی لە نرخە هەرزانە، لەوانێت تۆ جووتێک پێڵاو بکڕی کەمێک گران بێ، بەڵام دوجار تۆ جووتێک پێڵاوەکە لەوانە بەشی ساڵێک دو ساڵت بکە. لە مەسلەی حتا داخستنی پێڵاوەکەشە، لە داخستنی پێڵاوەکە سامە قەیتانی ئاساییە، هەندێک جۆرمان هەیە کە قەیتانەکانی پێویست بۆش ناکە کە خۆت دایخۆی، بەڵکو خۆی شتێشی ئەلێرەوە ڕایکێشیت و خۆی قەیتانەکەت بۆ داخە. ئێستا لە بەرووی کە وەرزەکەمان وەرزی بەهارە و بەرە و گەرما ئەڕۆین، ئەتوانی ئەمە بەکاربێنی. ئەم جۆرانە ئەوی باشە کە هەناسەیانی تایە، یعنی دوو لە ڕووتان قاچت بۆ ناکە لە ناو پێڵاوەکەیە. بەڵام بۆ وەرزە ساردەکان و ئەگەر بۆ ناوچەی زۆر شاخایی بەکاربیێنی دوو حساباتی تریتیایە. ئەم دەرەوەی پێڵاوانە بۆ وەرزە ساردەکان بۆ کاتی بارانبارین پێویستەکە کە گۆرتەکس بێ. ئێستا علامەتی گۆرتەکسێتە سەر شاشەکە بۆتان. گۆرتەکس بۆ خۆی براندێکە، یەکێکە لە مواصفاتانی کە لە پێڵاوە بەکارە هێنرێ. بۆچی باشە؟ بۆ ئەوە باشە کە پێڵاوەکە بڵین لە ناوەوە هاوا ئەنێرێتە دەرەوە بۆی کە قاچت بۆ نەکە، بەڵام لە دەرەوە ناهێڵێ باران بێتە ژوورەوە. و بنی پێڵاوەکە ئەگەر بۆ سەر بەرد بەکارتان هێنا، بۆ ناوچەی شاخەی بەکارتان هێنا، پێویستەکە ڤیبرۆن بێ. ئێستا براندی ڤیبرۆنیان ئەو علامەتی ڤیبرۆنێتە سەر شاشەکە بۆتان کەمە زۆر باوە. ئەمەش دیسانەوە براندێکە لە دروستکردنی پێڵاوی وەرزشیە بەکارهێنرێ، بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ پێڕۆشتنیشی ئاواهی لە شوێنێکی ئاواهی کە گڵێکی ئاسایی خۆ سەر جادەیەکی ئاسایی پێویستن نە بە گۆرتێکسە نە بە ڤیبرۆنە، و ئەوەت بەسە بۆی کە دەست بکەی بە وەرزشەکە. وەک عەرزم کردن باشترین کات بریتێ لە نیو سعات بۆ سعاتێک پێش بەربانگ. باشە، اینجا بینە سەر هەر بۆ دەستپێکردن بۆ وەرزشەکە لە مەسلەی بەکارهێنانی چاویلکەی ڕەشە. ئێستا من لە بەردەم هەتاوەکەیان باشە، ئەوە سیرەکەیە. یەکێکتر لەو شتانی کە زۆر گرنگە ئەم بەکارهێنانی تەلەفۆنەیە لە کاتی وەرزشکردنایە، لە کاتی پیادەڕەویە. لە کاتی پیادەڕەویە وەرزشکردن کە پیادەڕەویەکەیت، ئەگەر ئەمە بگری بەدەستەوە و خەریکی تێکسکردن و نامەناردن بیت، ئەوە واکات کە تەرکیزت کەمتر بێتەوە، ئەمەش ئەگەری کەوتنە زیاد ئەکات، چونکە لەم ناوچانەیە چاڵ و چۆڵمان زۆرە، بەردمان زۆرە. ئەگەر ئەوە هەیە کە لە بەردێک هەڵکەویت یاخود خۆت کێشیت بە ستونێکە یاخود خۆت کێشیت بە شتێکە، لەبەرەوە هەتا ئەتوانن لە کاتی وەرزشکردنە
وەرزش پیا دەڕێی بە تایبەتی ئەگەر لە ناوچەیەکی ئاوا شاخاویە بوو یاخەمە شاخی شتیانی هەر ناوچێکی زۆر تەختە تەلەفۆنەکانتان بەکار مەهێنن بۆ ئەوەی کە تەرکیستان زیاتر بێت باش اینجا کەمێکی تر ئەڕۆین ئەگەر ئەو چێمێنێتەوە دەرگای سارەکە داخێن سە تۆ ئەگەر خەریکی ئەو ئەم تێکسکردنە بی خۆت کێشی بە دەرگای سارەکە لە بەرەو دەرگای سارەکەدا ئاخین بەردەوامی لە قسەکردن لەسەرەوەی کە ئایا لە کاتی وەرزشکردنا پێویستم بە چاویلکەی ڕەش و بە بەکارهێنانی سندبلۆک هەیە یاخود نا سندبلۆک ئەوەی کرێمی دژەخۆرە بەنسبەت بەکارهێنانی چاویلکەی ڕەش و سندبلۆکیشەوە هەردووکیان یەک وەڵاممان هەیە بۆتان وەڵامەکە بریتێ لە چی ئەکەوێتە سەر ئەوەی کە لەو کاتەیە کە تۆ وەرزش ئەەکەی بڕی UV لایت چەنە UV لایت چیە تیشکی سەر و بنەوشەیە ئەمە یەک بڕی UV لایت چەنە دوو ماوەی وەرزشکردنەکەی تۆ چەندە سێ چەندێک لە لەشت ڕوتە یان چەندێک لە لەشت بە دەرەوەیە چوار ئایا ئەتەوێت ڤیتامین دی وەربگری یان ناتە ڤیتامین دی وەربگری بەکارهێنانی سندبلۆک یاخود کرێمی دژەخۆر بۆچی باشە بۆ ئەو باشە کە لە ماوەیەکی دوور و درێژەکە لەبەر هەتاو ئەمێنیتەوە ئەو تیشکی سەر و بنەوشەیە نەچێتە ناو پێستەکەتەوە ئێستا من کە لێرە ئەوەستم یەمە بەر هەتاوەکە ببورن لەبەر مەسەلەی تەکنیکی لەوانێت تۆزە خەلەلمان هەبێت بەڵام بەرنامەکەەوە ئەخوازێ ئێستا ئەم شوێنی لەشم کە بە دەرەوەیە کە ڕوتە ئەم بەشەی لەشم ئەمەیان بڵێن تیشکی سەر و بنەوشەیی وەرئەگرێت ئەکرێت لەشم بەکاری بێنە بۆ دروستکردنی ڤیتامین دی بە تایبەتی مانگەکانی 4 و 5 باشترین مانگەکانی ساڵن بۆی کە بتوانی لە تیشکی سەر و بنەوشەی هەتاوە سوود وەرگری و ئەو نیعمەتەی کێمە لە وڵاتی خۆمان هەمانە بە خۆڕایی بەبێ بەرامبەر کە تیشکی هەتاوە ئەتوانین بەکاری بێنین بۆی کە جگە لە سوودە زۆرەکانی وەرزشکردن بەر تیشکی خۆریش بکەین ئێستا کە من لە خزمەت ئێوە وەستاوم نزیکەی لە سا 5 بۆ لە سا 7 لەشم بە دەرەوەیە بۆچی لە سا 5 بۆ لە سا 7 لەشم بەدرێ لەبەری کە بڕێکی زۆری لەشم داپۆشراوە ئەگەر بمەوێت سوود لە خۆرەکە وەربگرم بۆی کە ڤیتامین دی لە لەشما بەرز بێتەوە پێویستەکە بڕی ڕوت بوونەوەی لەشم زیاتر بێ ینی ئێستا من بەڵێ لە پشتەملمەوە وەریەگرم لە قژمەوە وەریەگرم هەتاکو دەستم لێرە وەرگم بەڵام ئەگەر بیکەم بە بێقۆڵ واگەر بیکەم بە شۆرت ئەو کاتە بڕی وەرگرتنی تیشکی سەر و بنەوشەیم زیاتر ئەبێ بڕی وەرگرتنی ڤیتامین دیم یان دروستبوونی ڤیتامین دیم زیاتر ئەبێ لەبەرەوە ئەگەرتانوێت لە کاتی وەرزشکردنە سوودی ئەوەشتان هەبێت کە ڤیتامین دی وەربگرن بە مەرجێک لە نیو کاتژمێر زیاتر هەتاوەکە ڕاستەخۆلێتان ئەگەرچی ئەم شوێنی کە ئێستا ئێمە تیا پیاسە ئەەکەین لە هەمان کاتە هەتایش دێمانە و سێبەریشە هەتا و سێبەریش ینی هەتا گەر من ئێستا ساعتێکیش لە خزمەت ئێوە قسە بکەم نیو سعات بە تەواوەتی تیشکی هەتاوەکە بەرم ناکەوێت لەبەرەوە من ئەمڕۆ کە هاتوومەتە ئێرە تیشکی دژەخۆر بەکار ناهێنم بۆ لەبەری تیشکی هەتاوەکە سوودی لەوەرگرم بۆ پێستم و جگە لە سوودە زۆرەکانی وەرزشکردن کە لە خزمەتتانە عەرزێکەم و باسیەکەین سوودی ئەوەشمە بێت کە ڤیتامین دی لە لەشمە دروستە بێ باش ئەو بەنسبەتی پێستم و بەنسبەت بەکارهێنانی کرێمی دژەخۆرە خۆگە لە نیو سەعات زیاتر بە بەردەوامی لەبەر هەتاوە بووین مەسەرەن ئەچین بۆ شوێنێک داری کەمترتیایە زیاتر بە شاخاسەرەکەوین ڕاستەوە خۆ تیشکی هەتاو لێمان ئەیە ئەو کاتە پێویستەکە کرێمی دژەخۆر بەکار بهێنی کاتی وەرزشکردنەکەت بۆ نمونە ئەگەر تۆ کاتژمێر پێش نۆی بەیانی وەرزش ئەەکەی لە ساعت 5 6 7 تا پێش نۆی بەیانی پێویستت پێی نێت چکە خۆی ئەستان تیشکی خۆر ئەوە نەنێ لەسەر زەوی لە کاتژمێر 9 بۆ کاتژمێر 11 هی پێش نیوەڕۆ 9 بۆ 11 پێش نیوەڕۆ تەماشا بکە لە ئەپی مۆبایلەکەتە لە ناو وێذە ئەو شوێنی کە پێ دەڵێ پلەی گەرمی چەنە ئایا بارانە بارەیان نابارێ لەمە زۆر بە ئاشکرا پێت ئەڵێ کە بڕی UV لایت چەنە من پێشەوە بۆکسێکم حازر کردووە هەر بۆ بەرنامەکە بۆی کە بتوانم لە خزمەت ئێوە سوودی لەوەرگرن باس لەوا کاشتوین پیشانتان بین بڕی تیشکی سەر و بنەوشەیەگەر لە دوو کەمتر بۆ کاتە نزمە هێماکەی بە سەوز دەکرێت پێویستە بە هیچ نییە لە 3 بۆ 5 بوو زەردە سەلامەتە و تیشکی سەر و بنەوشەیەکە باشە و ئەتوانیت کە سوود لەوەرگی بۆ وەرگرتنی ڤیتامین دی لە 6 بۆ 7 بەرزە و لە 8 بۆ 10 زۆر بەرزە لەسەر و یانزەوەی ترەوە ئەکستریمە زۆر توندا بڕەکەی لەبەرەوە بە شێوەیەکی گشتی ئەگەر تیشکی سرە و بنەوشەیتان لە نێوانی 3 هەتا 7 بوو کاتێکی باشە بۆ وەرگرتنی ڤیتامین دی بە مەرجێک مانەوەتان لە نیو سەعات زیاتر نەبێ لەبەر هەتاوەکەیە دێنەوە سەرباسی ڤیتامین دی جارێکیتر ئەو کاتانەی کە تیشکی سرە و بنەوشەی زۆر ئەگاتە سەرزەوی بە تایبەتی لە وڵاتی ئێمەیە
بە تایبەتی لە مانگەکانی 6 و 7 و 8 لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ هەتاوەکو 4 عەسرە. لە مانگەکانی 4 و 5 حتا لەم کاتانەشە تیشکی سەر و بنەوشەی زۆر نییە و ئەگەرمانەوەمان زۆر نەبێت لەبەر هەتاوە ئەو کاتە بەکارهێنانی کرێمی دژەخۆر پێویست نییە بۆی لە هەمان کاتدا بتوانین هەم سوودی ئەومان هەبێت کە وەرزشەکە بکەین و هەم سوودی ئەوشمان هەبێت کە ڤیتامین دی وەربگرین. هەتاوەکو ئێستەوەی کە من ئەیکەم هیچی وەرزش نییە لەبەرەوەی زۆر لەسەر خۆڕۆم لەبەرەوەی زۆر زوعتادی قساکەم بەنسبەت بەکارهێنانی چاویلکەی دژە هەتاوەوە. ئێستا من کە خۆم چاویلکەی پزیشکی بەکارهێنم چاویلکە سازەکان ئەمان بۆ دروست کردوم کە لەمان کاتە پزیشکی لە هەمان کاتە چاویلکەی ڕەشیشە بۆ هەتاوە. لە مەسەلەی بەکارهێنانی چاویلکەی ڕەشە ئاگاتان لەو بابەتە بێت. من خۆم چاویلکەی پزیشکیم هەیە ئەم چاویلکەیەش چاویلکە سازەکان بۆیان دروست کردوم کە چاویلکە لە هەمان کاتە ئەم وەکو چاویلکەی پزیشکی بەکارهێنرێت چونکە بڵین عەدەسەی هەیە لە هەمان کاتە عەدەسەکان ڕەشکرا. ئاگاتان لە مەسەلەی کڕینی ئەمانە بێت. بەتایبەتیوانی کە ئیکڕن لە بازاڕەکانە ئەمانە پێویستە کات کە بەڕاستی UV فیلتەری هەبێت یعنی گرتنی تیشکی سەر و بنەوشەی لە ناو چاویلکەکەیە هەبێت چونکە ئەگەر لە ناو چاویلکەکەیە تیشکی سەر و بنەوشەی نەگرێ و کاتە تۆ چاویلکە ڕەشەکەی بەکارهێن دەبات توی سوودی لێوەرگری زەرەرە لێیە بۆ زەرەرە لێیە لەبەری کە تۆ بە شێوەیەکی گشتی چاویلکەیەکی ڕەش لە چاوەکەیت بیلبیلەی چاوت دەکرێتەوە کە بیلبیلەی چاوت کرایەوە تیشک زیاتر وەرەگرێ بەڵام ئەگەر تۆ ئەم فیلتەری تیانە بێ لەناو ئەمە UV فیلتەری تیانە بێ ئەو کاتە تیشکە سەر و بنەوشەیەکە ناگرێ و زەرەر لە شەوەکەی چاودەیە لەبەرەوە ئەگەر چاویلکەیەکی ڕەشت کڕیان چاویلکەیەکی ڕەسەن کڕە ئۆرجیناڵ ئەسڵی بکڕە یان هەر چاویلکی ڕەش لە چاو مەکە ئەی چۆن بزانەوەی کە کڕیمە بەڕاستی فیلتەرێکیان نیکە لە چاویلکە سازەکان ئامێریان هەیە ئەکرێ بیخەتە ژێری و بیپێنێ ئەمە بەنسبەتی ئامادەکاریەکان بۆ پێڕۆشتن لە جۆری پێڵاوەکانتەوە لە بەکارهێنانی کرێمی دژەخۆرەوە لە بەکارهێنانی چاویلکەوە لە مەسەلەی جۆری جلەکانەوە لە مەسەلەی جۆری جلەکانەوە پێویست ناکە ئەم جلانی کە ئیکڕیت هەمیشە جلی براند و گران و ئەوانە بێ خۆتان ئەزانن ئەگەر بارانباری باشتێکت پێ بێ کە ئاودانەیە ئەوە شتێکم کەسێک ئەیزانێ بەڵام جلەکانی ترێ وا باشتر کە جلەکان یەک تۆس فش بێ تەسک نەبێ یەک تۆس فش بێ بۆی هاتوچۆت ئاسان بێ و کەمێکیش هاتوچۆی هەواتایە ئاسان بێ ئەمە ئەتوانیت لە تازە بیکڕی ئەتوانی لە بالە بیکڕی لە هەر شوێنێکە تواناتێ ئەتوانی بیکڕی هەتاوەکو ئێستاکە بۆم باسکردن ئەم دە 12 خولەکە لە خزمەتتانە باسی ئامادەکاریەکان بوو بۆ وەرزشی پیادەڕەوی و پێڕۆشتن بەنسبەتی سوودەکانیەوە کە خوایار بێ ئەڵلقەی داهاتوو بۆتان باسەکەم لە مەسەلەی سووتاندنی کالۆری و لە مەسەلەی بێزکردنی دڵ و مێشک و مەزاج و ئەمانەوە خوایار بێ سبەی شوێم و خزمەتتان اینجا باس لە وەرزشی پیادەڕەویەکەین بە تایبەتی و بە چیش ئەڵین پیادەڕەوی چونکەوەی کە تاکو ئێستا ئێوە بینیتان هیچی پیادەڕەوی نەبوو تەنها پیاسە بوو ئەگەڕەوە خزمەتتان هاوڕێیانم لە ستۆدیۆ بەردەمەکە تەواوەکەن